ڕۆژێتەکە دێم شەوێت تاکو بەیانی ئینتیزاری نامەدێم سەد ساڵی تریژ لامی هێشدار بە تاسە دێم هێشتا کارتا مەزرۆی بۆنی یەکە ناسە دێم شەوێک بۆ دیدارت وەکو مام دەتوێمەوە شەو کاتی درەنگانێ بۆ خوا دەچەمێمەوە بۆ دیتنی نیگایەکرد لەخوا دەپاڕێمەوە لە کۆڵانی لای ماڵتان بە تەنیا دەخولێمەوە کە دێم و تۆ لەوێنیت بە خۆمدا دەشکێمەوە ناچارم بە سەرمەستی بەرەو ماڵێ دێمەوە واسیەت بێ ئەگەر مردم ئەی خزم و کەس و کارم مەیەڵەن غەریبەیەک بڵێ بۆی بە هاوارم بە چەپکەک بڵێکی جوان نزیک بێ لە مەزارێم تا نەخۆش بووم لەسەر جێ بۆ نەهاتە دیدارێم نەیدە هێشتر هاوڕێی بم کە نەش دەبوو بە یارێم کاکە بەدەست خۆم نییە عاشقی کچێ پەرستارم زۆری پێچ و سەفەرت نهاتیەوە چیلێت نەموداگەت لەو دڵت بێ لە خۆم زیاتر کەس نەیبات هێنداوە پاسۆزت و بۆ یارەکەی دوور وڵات گرتمە بەڕنێ